بەڕێزان بۆ قسەکردن لە سەرپرسی هەڵگرتنی پاشەکەوتی موچە و لێکەوتەکانی لە سەردۆخی ئابووری و کۆمەڵاتی هەرێمی کوردستان میوانداری بەڕێز مامۆستا تەها گوانی مامۆستای زانکۆمان کردووە. مامۆستا تەها سڵاوتان لێبێت و سپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێزتان. لابردنی پاشەکەوتی موچەی فەرمانبەران لەم تەوقیتەی ئێستادا چ هۆکارێکی لە پشتە لێکدانەوەی زۆر بۆ لابردنی ئەم پاشەکەوتە دەکرێت؟ هۆکاری سەرەکی چییە؟ بناوی خوای گەورە، سڵاو و ڕێز بۆ ئێوەی بە ڕێز و خۆشەویست و بۆ بینەرانی کاناڵی ئاسمانی پەیام. ئەوەی کە ئاشکرایە و بە تەکید ئەوەی کە گومانی لێ ناکرێتن ئەوەیە کە ئەم پاشەکەوتە ئەگەر بمانەوێ بە باگراوندێک بگەڕێنەوە، ئایا ئەم پرۆسەیە بە پرۆسەکە بە وەکو دەڵێن بە میکانیزم یان بە پرۆسەیەکی یاسایی داچوە یان نەچوە، با قسە لەسەر ئەو بکەین لە باگراوندێک وەربگرینەوە. خۆی ئەم پرسە یاخود بڵێن ئەو میکانیزمە یاخود بڵێن ئەو پرۆسەیە کە بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان داهات پرۆسەیەکە فول نایاسایی بوو، لەبەر ئەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری لەسەردا بە بێگەڕانەوە بۆ هیچ کەسێکی یاسایی و بۆ مەرجعی گەورەکە پەرلەمانی کوردستانە، کەمە خۆی لە خۆیدا ئەمە نایاسایی بوونی ئەم پرۆسەیەی سەلمان، کەواتە ئەم پرۆسەیە زۆرم لێ بوو، پرۆسەیەک بوو کە بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان داهات، وەستەمێکی گەورە بوو لە فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا کرا. ئەگەر بگەڕینەوە بۆ ئەم کاتەی ئەو کۆنگرە ڕۆژنامەنووسیەی کە بەڕێزان ئەوانەی کە ئەم سیستەمەیان دانا وە خۆشیان لایان برد، من تێبینی زۆر گەورەم لەسەر هەم کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە هەبوو، بەداخەوە ئەوان لەوە دەستیان پێکرد کە پیرۆزباییان لە خەڵکی کوردستان کرد. دەبێ پێش هەموو شتێک، پێش ئەوەی بڕیاریان لە شتێک دابایە، دەبێ ئەم ستافە داوای لێبوردنیان لە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی چینی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکردایەوە، کەمە زۆر بەداخەوە ئەمە وەکو پیرۆزبایی یاخود برین خۆیان وەکو باشتێکی گەورەیان کرد بێتن ئەوان وا لێکدایەوە، کە زۆر بەداخەوە ئەم داوای لێبوردنیان نەکرد کە حەقوایە جارشتر بکەینەوە. وەشتێکی تریش حەقوا بوو هەل لەوێ سەرۆک و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان هەموو وەزارەتەکانیان ڕاستپارێرا هەموویان سوپاس و پێزانینی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیان بکردایە بۆ ئەوەی هەریس نەبایە کەمێک لە مەعانەتیان کەم باوە. ئەمە خۆی لە ئەمە پرۆسەیەکە. پرۆسەی پاشەکەوتکردنی موسا ئەوەی کە وازەحە، ئەوەی کە لایەن هەموو خەڵکی کوردستان وازەحە، ستەمێک بوو کە بەسەر فەرمانبەرانی کوردستاندا سەپێنرا. ئەم پرۆسەیە وەک ئەوەی کە باس دەکرێتن کە بەچەند ملیارێک دەخەملێندرێ کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان قەرزاری فەرمانبەرانی خۆیەتی. من پێش ئەوەی جەنابەت کە پرسیار بکەی، من دەمەوێت باگراوندێک وەربگرم وڵاتێکی وەک یۆنان کە لە پێش ئێمە پێش هەرێمی کوردستان کە ئەوان تووشی قەیرانی دارایی بوون، ئەوان سیستەمێکی تر بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ ئەوەی مۆزەفەکانی خۆیان فەرمانبەرانی خۆیان وەکو دەڵێ عقوبە بدەن، ئەوان هەڵسان لە یەکێتی ئەوروپا لە ئیتحاد ئەوروپی پارەیان قەرز کرد، فەرمانبەرانی خۆیان ڕازی کرد، چونکە ئێمە شتێکمان هەیە لە مەسائلی یاساییدا حقوق و ئیلتیزامات. تۆ کە داوای ئیلتیزامات لە فەرمانبەرەکەی دەبێ حکوومەتیش باشە مامۆستا ئەوە ئەو گلیانە بوون کە بەڕێز بەشێکی زۆری چاودێرانی سیاسی و ئابووریناسان لە حکوومەتی دەکەن. بەڵام پرسیارەکەی من شتێکی دیکە بوو، حکوومەتی هەرێمی کوردستان لەم تەوقیتەی ئێستادا کە لە کۆتایی کابینەیدایەوە گفتوگۆی پێکەنانی کابینی نوێ دەکرێت و وا بڕیارە بەپێی ئیتفاقی سیاسی کە لە نێوان لانەکان کراوە سەرۆکی حکوومەت پارچەند خولێک گۆڕانکاری بەسەردا بێت، بەڕێزێکی بێ بە سەرۆکی حکوومەت. پرسیارەکەی من ئەوە بوو لەم کاتەدا لابردنی پاشەکەوتی موچە بۆچی؟ ئایا پێشتر دەتواندرا لە پاشەکەوتی موچە لابرێت و بانقەس نەکراوە، یاخود هۆکارەکەی چیە لەم تەوقیتەدا پاشەکەوت لا دەچێت؟ ئەمە وەکو دەڵێ پرسیارگەڵێکی زۆر لە خۆی هەڵ ئەگرێتن، هەرچەندە پسپۆران هەر یەکە و ڕەئیەکی هەیە، بەڵام من ئەو ڕەئیە من بۆ دوو شتی ئەگەڕێنمەوە. یەکەمیان ئەوەی حکوومەتی ئیتیحادی کە ئەوەی کە پەرلەمانتارانی خۆمان پەرلەمانتارانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر جار باسییان لەوە دەکرد کە حکوومەتی عێراق بەو مەرجە ئەو 522 ملیارە بۆ هەرێمی کوردستان دەنێرێتن، بە مقابلی ئەوە دەبێت پاشەکەوتی موچەی فەرمانبەران لابرێتن.
واتە ئەم ستەمە لەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان لابەرێت ئەوەش خۆی لە خۆیدا ڕەنجی دەدایەوە و ئەوەی کە منیش بە شتێکی تر بۆی بچم یاخود برین بە باگراوندێکی تر بۆی بچین و باسی بکەین ئەوەیە کە ئەم کابینەیە خۆیان داهێنەری ئەم شتە بوون خۆیان ئەم شتیان ئیبداع کرد و خۆیان ئەم پاشەکەوتیان بەسەر فەرمانبەراندا سەپاند و خۆشیان لە کۆتاتەمەنی خۆیاندا گوتیان دەبێت خۆمان ئەم پاشەکەوتە لابدەین جا خۆی سەبارەت بە خاڵی یەکەم بۆ ئەم دوشتەی دەگەڕێنەوە یەکێکیان بۆ ئەوەی کە حکوومەتی ئیتیحادی سەبارەت بە خاڵی یەکەم ئەم سەرنجە زۆر جار لە سۆشیال میدیا و لە زۆرێک لە چاودێرانی سیاسیش ئەم قسەیە باز دەکەن بەڵام ئایا دەلیلێکی یاسایی هەیە بۆەوەی کە بیسەلمێنێت کە حکوومەتی عراقی حکوومەتی هەرێمی مولزەم کردەوە بۆەوەی کە بەو مەرجە ئەو بەڕەپارەی کەوا بڕیارە بینێرێت دەینێرێت کە پاشەکەوتی موچەی سەرفەرمانبەرانی هەرێمی کوردستان لا ببات یاخود لە ڕووی یاساییەوە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عراق دەتوانێت ئەم مەرجە لەسەر حکوومەتی هەرێمدا بنێت یاخود ئەمە هەر لێکدانەوەیەکە و شۆڤڕی شۆڤەکارانی سیاسیە بەڵێ لە ڕووی یاساییەوە دەتوانێتن لەبەر ئەوەی ئێمە هەرێمێکین خۆمان سربەخۆنین بڕیاری سربەخۆمان نییە بۆیە حکوومەتی ئیتیحادی دەتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان مولزەم بکاتن بەوەی لەبەر ئەوەی ئێمە کە فەرمانبەری حکوومەتی هەرێمی کوردستانین بە هەمان شێوەش ئێمە وەکو دەوڵەتی عراق تەعاملمان لەگەڵەکرێتن کەواتە مادەم وەکو دەوڵەتی عراق تەعاملمان دەگەرەکرێتن ئەو ئەتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان مولزەم بکە بەوەی کە ئەم ستەمەی سەر ئەم پاشەکەوتە ئەم ستەمەی کە لە فەرمانبەران کراوە دەبێت لای بەرێتن چونکە ناعەداڵەتێک و پەروەریەک بەدی ئەکرێتن بەوەی کە ئێمە لە وڵاتێکدا دەژین ئەوانەی کە لە حکوومەتی مەرکەزین بە جۆرێک وەکو دەڵێ ڕاتب وەربگرن و فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش بە جۆرێکی تر کامە دەکا وڵاتێکی تر بۆیە دەتوانێتن حکوومەتی هەرێمی کوردستان مولزەم بکە بەوەی کە دەبێ ئەم پاشەکەوتە لابچێتن ئەوەش وەکو لە خاڵی پێشدا ئاماژەمان پێکرد ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عراق کە لەگەڵ فراکسیۆنەکان زۆر باسییان لەوە دەکرد کە حکوومەتی عراق بەو مەرجە ئەم پارەشان دەکاتن کە باش حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بڕیاری دەرکردووە کە پاشەکەوتی موچە هەڵوەشێنێتەوە ئایا دەتوانێت بەردەوام بێت لە دابەشکردنی موچە بە بێ پاشەکەوت بەو داهاتەی ئێستا لە بەردەستیدایە بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بەو عقڵیەتی ئێستا کار بکاتن ئەگەر نەگەڕێتەوە بۆ عقڵیەتی پێشتر چونکە عقڵیەتی پێشتر بە ناوی ئابووری سربەخۆ ئەم ستەمەیان لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کرد کە گوتیان ئێمە لە پێشدا هیچ کێشەیەکمان نەبوو نەوتی خۆمان دەفرۆش ببیل مقابل پارەمان لە بەغدا بۆ دەهات و هیچ کێشەیەکیشمان نەبوو هەموو فەرمانبەران و مەشاریعەکانیشمان هەموو پرۆژەکان وەکو خۆی جێبەجێ دەکران بەڵام ئەوانەی کە داهێنەری ئەم پرۆژەیە بوون گوتیان ئابووری سربەخۆ ئەم کارەساتی بەسەر ئێمە داهێنا ئێستاش بم شێوازە جارێکتر نابێ ئەو زوڵمە بکرێتەوە دەبێت بە هەمان شێوە ئاگدار بن کە جارێکی تر بەو شێوەی کە ئەم ستەمە لە فەرمانبەران نەکرێتەوە ئەوان ملزەم بن بەرامبەر حکوومەتی ئیتیحادی کە داوای 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە بچێتە سەر حسابی سۆمۆ دەبێت بەو شتە ملزەم بن ئەو جار 522 میلیارد دۆلارەکە شاندی هەرێمی کوردستان دەکرێت و یاخود دەنێرێت بۆ هەرێمی کوردستان من پێشنیار دەکەم بۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و حکوومەتی کابینەی نوێ کە جارێکی تر ئەم ستەمە قبول نکاتەوە بەو شێوە بەردەوام بی لەگەڵ حکوومەتی مرکزی چونکە ئێمە ئابووری سربەخۆ بەو شێوە لێهات کە ئێمە بینیمان فەرمانبەران بوونە زەحیەی سەرەکی چونکە بەرپرسان هیچیان زەحیە نەبوون ئەوەی کە بوو بە زەحیە مەشاریعی هەرێمی کوردستان بوو سیستەمی تەندروستی بوو سیستەمی پرۆسەی خوێندن بوو پرۆسەی توێژینەوە بوو بەڵێندەران بوون کە زۆربەی زۆریان مایەپووز دەرچوون و خەڵکانێکی زۆر بوو کە ڕوویان لە ئەوروپا کرد خەڵکانێکی زۆر بوو بەوەی کە ئینتیمانی بۆ وڵاتی خۆنەما بوون و فەرمانبەران بەو شێوە وەکو دڵ ئیلتیزامی خۆیان جێبەجێ نەدەکرد بۆیە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستان ئەرچی کابینەی نوێیە کە جارێکی تر بەم سیستەمە فاشلەدا نەچێتەوە بەو شێوە بەردەوام بکە لەگەڵ حکوومەتی چەند کابینەیەکی یەک لە دوای یەک حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەکانی ڕابردوو بڕیاری ئابووریەکی سربەخۆیدا بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئەم لێکەوتانەی لێکەوتەوە دواتر بۆچی حکوومەت هەوڵی ئابووری سربەخۆیدا ئایا
بۆ ئەوە نەبووە کە ئابووری هەرێمی کوردستان زیاتر و سیادەی هەرێمی کوردستان لە هەرێمێکەوە بۆ سیادەیەکی دیکەی ئیقلیمی نێودەوڵەتی بگۆڕێت لە ڕووی یاسایی و نێودەوڵەتیەوە. دەتوانین بڵین ئەوەی کە حکوومەت کردی ڕیسکێک بوو، مجازفەیەک بوو، بەڵام بە خراپ بەستەری داشکایەوە پلانێک بوو نەیتوانی وەکو پێوی جێبەجێ بکات. دەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان پێش ئەوەی بڕیار لە ئابووری سەربەخۆ بداتن دەبێ ئامادەکاری لەوە بکردبایە زۆر بەداخەوە بەبێ ئەوەی ئامادەکاری لەو بکاتن بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ خەڵکانی پسپۆر بەبێ ئەوەی ئەم وەکو دەڵێ ئەم پرسە گەورەیە ئەم بڕیارە گەورەیە پێویستی بە چەند کۆنفرانس و کۆنگرەی گەورە هەبوو کە خەڵکانی پسپۆری یاسایی پسپۆری ئابووری پسپۆری ئیداری بان کرابانە ئایا ئێمە بەم شێوە بڕیار ئەدەین کەتی زۆر بەداخەوە سێ چوار نەفەرێک داهێنەری ئەم شتە بوون ئەم بڕیارە قورسەیاندا کە ئێمە بووینە زەحیەی سەرەکی يعني حقوا بوو ئەم خەڵکانە وەکو لە پێشدا ئاماژەمان پێکرد خەڵکانی پسپۆری ئابووریان بان کردبایە ئێمە بەم شێوازە دەجوولەینەوە ئێمە ئاوا دەکەین دواتر ئەم پرۆزەیان بردبا بۆ مەرجعی سەرەکی کە پەرلەمانی کوردستانە لەوێ وەکو دەڵێ دەنگدانی لەسەر کرابایە ئەندامانی پەرلەمانی کوردستان وەکو دەڵێ هەموو حزبەکان لەوێ ئامادەبوونیان هەبایە ئامادەجیان هەبوایە پرس بە هەموو حزبەکان کرابایە زۆر بەداخەوە نەپرس بە حزبەکان کرا نەپرس بە پەرلەمانی کوردستانیش کرا ئەو بڕیارە قورسەیان بەسەر خەڵکی هەرێمی کوردستان. زۆر سپاس.